مانگرتن و خۆپیشاندان سەرچاوەی سەرەکی هەواڵەکانی ئەمڕۆمانە. تیایدا باس لەوە ئەکەین کە پشتیوانی زیاتر بۆ مانگرتوانی سلێمانی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونە پشتیوانەکانیان. هەروەها باسی ئەوەتان بۆ ئەەکەین لە ماوەی یەک مانجی ئەم ساڵدا 48 خۆپیشاندان و گردبوونەوە لە هەرێمی کوردستان ڕوویانداوە. هەر لەناو خۆپیشاندانەکان باسی چارەنووسی موچەی مانجی 12 فەرمانبەرانیشتان بۆ ئەەکەین. سڵاوتان لێبێت. مانگرتوانی سلێمانی تەنیا نەماونەتەوە. ئەمڕۆ حەشامەتی مامۆستایان و فەرمانبەران و چەندین چین و توێژ و کە سەدان کەس ئەبوون گردبوونەوە و بەدەم هوتافلێدان لە بەردەم پارچی مەلیک مەحموودەوە بەڕێکەوتن بۆ بەردەم خێمەی مانگرتوەکان. ئەوانیش کە خۆیان بە کفنی سپیدا پۆشی بوو پێشوازیان لێکردن و دواتر چوونەوە سەر قەرەوێڵەی ناوخێمەکانیان. هەر لە بەردەم خێمەی مانگرتواندا چەندین کەسی دیکە ئامادەیان پیشاندا کەمان بگرن، بەڵام قبوڵ نەکرا. ماوەی 7 ڕۆژە 12 مامۆستا و فەرمانبەر لە بەردەم بارەگای نەتەوەی یەکگرتوەکان مانیان لە خواردن و خواردنەوە گرتووە و ناو بەناو تەندروستیان تێکەچێت و فریاگوزاری خێراشیان بۆ ئەکرێت. جارێکی دیکە خۆبەخشانی تەندروستی ڕاپەڕین گرت بوونەوە و داوای سەرەکی ئەوان تەنیا دامەزراندن و بە هەمیشەییکردنیانە. ئەوان جگە لە بایکۆتکردنی ناوەندە تەندروستیەکانی سنووری ڕانیە و قەڵاتزێ ئەمڕۆ بۆ جاری چوارەم گرت بوونەوە و ئەڵێن حەقی خۆمانە دوای ساڵانێک خۆبەخشی و خزمەتکردنی نەخۆشان و نەخۆشخانەکان بکرین بە هەمیشەیی. خۆبەخشانی تەندروستی لە ڕاپەڕین نزیکەی 1000 کەس و 1000 کەسن بەسەر مەڵبەند و ناوەندە تەندروستیەکانی ئەو سنوورە دابەش بوونە و ساڵانێکە بەبێ بەرامبەر خزمەت ئەکەن و بە هیوان حکومەت ئاوڕێکیان لێ بداتەوە و دایان بمەزرێنێت. بەڵام وەک ئەوەی 1964 بە 1964یان وتووە تا ئێستا هیچ لایەک بەدەمیانەوە نەهاتووە. باسی خۆپیشاندان و مانگرتنە سەرڕای ئەوەی کەشوهەوای مانجی یەکسارد و سڕ بووە، بەڵام بۆ هاوڵاتیان گەرم و گوڕ بووە و پڕ بووە لە خۆپیشاندان و گردبوونەوە و مانگرتن. بەپێی ئاماری تۆڕی هاوپەیمانی 19 تەنیا لە ماوەی مانجی یەکچی ئەم ساڵدا 48 خۆپیشاندان و گردبوونەوە و مانگرتن لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام دراون. بەپێی ئامارەکانی ئەم تۆڕە لە کۆی ئەو 48 گردبوونەوە و خۆپیشاندانە 19یان لە سلەیمانی و لە هەولێریش 12 خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەنجام دراون. بەڵام لە ئیدارەکانی سۆران و زاخۆ هیچ ناڕەزایەتیەک نەبووە و لە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینی 16 خۆپیشاندان و ناڕەزایەتی هەبوون. تۆڕەکە ئاشکراشی کردووە لە کۆی سەرجەم خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان جارێک گازی فرمێسک ڕێژ بەکارهێنراوە و دوو جاریش بە زەبری هێز بڵاویان پێکراوە و 15 کەسیش دەستگیر کراون. خۆپیشاندانەکانی کە لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێن زۆربیان بۆ موچەن. 1964 سۆراغی موچەی مانجی 12 ساڵی پاری کردووە و دەیەوێت بزانێت چارەنووسەکەی بەکوێ گەیشتووە. سەرچاوێکی باڵای شاندی حکومەتی هەرێم کە سەردانی بەغدا ئەکەن بە 1964 ورد 300 بۆ 350 ملیار دیناریان لەبەردەستە. هەر بۆیە ئەمڕۆ بە وەزارەتی دارایی عێراق دەڵێن ئەوەی تریان بۆ تەواو بکەن تا بتوانن موچەی مانجی 12 پێ بدەن. ئەو سەرچاوێ وتیشی کەشی کۆبوونەوەکان ئەرێنین بۆیە بە هیوان دەرچەیەک بدۆزنەوە تا بڕەپارەیەک لە بەغدا وەربگرن و تەکمیلەی موچەی مانجی 12 پێ بکەن. بە قسەی ئەو سەرچاوە باڵای حکومەتی هەرێم بێت بە هەر شێوازێک بێت موچەی مانجی 12 ئەدەن و وەک دەڵێن لە مەزهەبمان دانیە نەیدەین. لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک تاکو ئێستا هیچ یاسایەک نییە بۆ ڕیشە چێشکردنی حزبی بەعس یاخود ئەوانەی کە پروپاگەندە بۆ حزبی بەعسی ڕووخاو ئەەکەن. لێرە سەرنجتان بۆ هەواڵێک ڕائچێشم کە لە ماڵپەڕی 1964 بڵاو کراوەتەوە ڕاو بۆ چوونی کەسانی یاساناس لەسەر ئەم بابەتە وەرگیراون. باس لەوە ئەکرێکە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا هیچ یاسایەک نییە، بەڵام لە عێراق یاسایەک هەیە و سزادانی بەندکردن و سزای دیکەشی لەگەڵدایە بە تایبەتیش بۆ ئەو کەسانێک کە پروپاگەندە بۆ حزبی بەعسی ڕووخاو ئەەکەن. ئەو یاسانە ناسانە تەمەنا ئەەکەن هەر لە دوای ڕاپەڕینەوە یاخود لە سەرەتای ڕاپەڕینەوە لێرە لە هەرێمی کوردستان بتواندرا بە یاسایەکی تایبەت بەمە دابدرێت بۆ ئەوەی هەر کەسێک پروپاگەندەی بۆ ئەو حزبە ڕووخاوە کرد لێپرسینەوەی یاسایی لەسەر بکرێت. ئەم هەواڵە وردەکاری زۆرە ئەتوانن لە 1964 کەی ئاردی
تەواوی وردەکاریەکە بخوێندنەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.